لە پاش ماندی بوونەشی زۆر لە پاش گەڕانەشی زۆر لە پاش ئەشیاکردنەشی زۆر هاتینە مادووی هاوتانی مادوو ئافۆن کاکە وەردەبمەوە ئەبا بچینە مادووی نانش ساشی بخۆین سێخ و والله هیچ معقول نیست هیچ معقول نیست یەک سەعاتەمە لێرە دانیشتینە یەک سەعاتەمە لێرە دانیشت سەعاتێک لێ مامە پۆستم کردی بابە درۆزم دەرنێم بە قوربان بوو چەندە؟ سێ چارێک عەفوەن ئاوڕێیان نازانم چەندە بەس یعنی هیچ معقول نییە یەکە توێشی من سادە و ساکار وا دانیشتە چاڕێ کۆلانی نییە ئەم زەمانە کۆلانی نییە کۆلا هەر نییە بوویتە چا ئەوەندە گەرم بووە نازانم نانەکەنجی دێ بۆ قورئان پۆستەشیان لەسەر دەکەم پۆستەشیان لەسەر دەکەم جەماعەت کاکە کەس نێتە مادووی کەس نێتە مادووی ئاوڕێیان کەس نێتە مادووی ئەکسەرا هیچ خۆش نییە بەس خۆش نییە سێ سەعات ئەوان لە پێشەوە دانیشتن لێرە ئازر نییە خواردن هینات بەمنیشکات ڕاست نەبیەوە ئینشاڵڵا ئای های گرەماری بابت ئەوە چ بوو ئەوە سێ سەعات پێچوو تەمام کورە بەمنیشکات ڕاست نەبیەوە ئینشاڵڵا ئەو لە ڕسمی زۆر جواتە بزانی مامە ئێستا لە ڕسمی داوا دەکەینەوەمان نێ الله گولە بە گولەی دەکەیت هەوارە خودێ ڕاقیە الله زۆر تایبەتە ئەوە لە پاش شیرینی ئەو کابرا ڕاخۆی بەکنەمە دادا ڕاست پرچەینە گوتی کاکە لابەت شوایە کاکە ئیتۆ ئەمرێ ئیتو نییە ئیە ڕاستکەینە شەڕ کارەکە گەلێک زۆر دێتەوە ڕاست گوتی پیتزا گوت نابا بنەشتووە یعنی توانیە